مانگا دەرگای بانکەکانی هەرێمی کوردستان بۆ دابەشکردنی موچەی مانگی 6 و 7 فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەکراوەتەوە لەبەرەوەی حکوومەتی عێراق پابەندی ئەو ڕێکەوتنانە نەبووە کە هەرێمی کوردستان لەبارەی نەوت و لەبارەی یاسای بودجەوە لەگەڵی ئەنجامی داوە. ئەو بڕەپارێش کە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نردوێتی بەشی موچە ناکات، حکوومەتی هەرێمی کوردستان کورتێنانەکەی پڕ دەکاتەوە. ئەوان لە هەموو کەس زەرمەندترینن لە پابەندنەبوونی حکوومەتی عێراق بە ڕێکەوتنەکان. ئێرە سەنتەری خانشینانی هەولێرە موچەی 2 مانگیان وەرنەگرتووە. داواکاریان لە حکوومەتی عێراق ئەوەیە پابەند بێت بە ڕێکەوتنەکانەوە. هۆکارەکە بەغدایە. بەغدا پەسەند کرا نەوتمان ڕادەست کردیا بودجە پەسەند کراوە هەمووشت لەلایەن هەرێمەوە جێبەجێ کراوە، بەڵام ئەوان ناینێرن ئەوە سوچی ئەوانەوە. حکوومەتی عێراق لەسەر نەهجی قەدیم نەڕوە. عێراق ئێستا عێراقی فدرالیە، لە دەستوری هەیە، بگەڕێنەوە دەستوری هیچ مشکلەی نامێنێ، بەس تەطبیق ناکەن. دەرەنجامی هاتن و چوونی شاندەکانی هەرێمی کوردستان ڕێکەوتن بوو لەسەر یاسای بودجە و نەوت. حکوومەتی عێراق دەستی بە خۆتزیینەوە لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکان کردووە. ئەوان دۆخی سیاسی هەرێمی کوردستان بە دەرفەت دەزانن بۆ جێبەجێ نەکردنی ڕێکەوتنەکان. تاکە ڕێگەش بۆ ناچارکردنی حکوومەتی فیدراڵ بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکان یەکدەنگی هەرێمی کوردستانە. یەکگرتووی ئێمە پشتیوانی ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو لایەنەکان ئەمە ڕێگەی سەرکەوتنە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ کۆڵ نەدات، پێم وایە ئەبێ کە ئەوان ئێمەیان نەوێ ئێمە ئەبێ چی بکەین کە تۆ کشایتەوە حکوومەتەکە خۆی هەڵەوەشێتەوە. ئەو حکوومەتی ئێمە ئەگەر لی بکشینەوە ئۆتۆماتیکیان ئەوانش لی هەڵەوەشێن. حکوومەتی هەرێمی کوردستان چەندین جار پابەندبوونی خۆی بەرامبەر بە عێراق دووپات کردووەتەوە. بەڵام ئەوەی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەنجامی دەدات پێچەوانەی ڕێکەوتنەکان و بەردەوام لە بیان و دەگەڕێت بۆ هەرێمی کوردستان بە ئامانج دەگرێت. نەناردنی پشکی هەرێمی کوردستان و ڕاگررتنی نەوتەکەی دۆخێکی خراپی لەسەر ژیانی وڵاتیان دروست کردووە. وەشمەند ساڵح کوردستان 24 هەولێر.